خاتوونەکەم ئەم کۆمەڵە نامەیە بۆ ئێوە هاتووە. زۆر سپاس دەکەم. کاغەزەکەشم بۆ مۆر بکە. بەسەر چاوە. خاتو ئیمیلیا نامەکان گەیشتن. زۆر سپاس. داوای لێ کردو مۆری بکەم کە نامەکان گەیشتن. زۆر باشە ئێستا مۆری دەکەم. خوشکەکەم تکا دەکەم. خوشکەکەم سیرکە. چی بکەم؟ پێم بڵێ چی بکەم؟ نامەکان دابەشکە سەر قوتابیەکان ئێمێلیا. بەسەر چاو. ئەمە بدەوە کەسی نامەی هێناوە. بەسەر چاو خاتو ئیمیلیا. زۆر سپاس. زۆر سپاس خاتوونەکەم. بەدوعا. خانمەکانم ئێستا نامەکانتان دەدەمێ. تکا دەکەم لێرە کۆ ببنەوە. تکا دەکەم ئارام بگرن. لاڤینیا بەڵێ لەدایکتەوە هاتووە. هەماری لە باڵێەوە. ئارمینگار باوکت پەرتووکێکی تری بۆ ناردی. دیسان کتابێکی تر. جێنیفەر. بەڵێ. لیندا تۆ. بەڵێ. چەند نامەیەکی تر هەیە. ئای کە چەند جوانە. خانمەکەم خۆت مادوو مەکە. من دڵنیام کە نامەم بۆ نەهاتووە. هیچ نییە. دێ با بڕین کار بکەین. زۆر باشە ئێستا تەواو بووی لە نامە دابەشکردن. سالی چییە؟ ئەم ڕۆژنامەت بۆ نەهاتووە؟ گەر کەسی نەبێ لە چێوە بۆی بێ؟ سالی نامەیەکت بۆ هاتووە لە کشمیرەوە. لە کشمیرەوە؟ بەڕاست؟ دوایی وەرە بیبە. دای سالی چێ بۆی نردووی؟ لە کشمیرەوە؟ لەوانەیە لە باوکتەوە بێت. فەرموو. ئەو نامانەیە کە بۆت هاتووە. پێدەچێ هەمان هەر ئەو نامانە بێ کە پێشتر بۆ باوکت ناردبوو پێش ئەوەی بمرێ، وانییە؟ دەگرێ گەیشتی بێت دوای مردنی باوکی وهاتە بێتەوە لەبەر ئەوەی کەس نەبووە وەری بگرێت. زۆر بەداخەوە. بەگەڕانەوەی ئەم نامانە دووبارە ئەوا دەیسەلمێنێ کە باوکت مردووە لە کشمیر. بگەڕێەوە بۆ سەرکار.
خاطر سالی بیکی ئەو نامانی کە بە باوکم نووسی بوو گەڕایەوە دەمدەم نووسی بۆ باوکم بەبێ ئەوەی بزانم مردووە من نووسی بووم بۆ باوکم وەڵامی نەدامەوە بەڵێ وەڵامی نەدامەوە خۆشەویستەکەم ئازیزەکەم بیکی ڤیکی سالی لەکوێیە؟ وات لە کاوتی دەکا سالی وەختی چوونە بازارتە دەی بەسەر چاو سالی دێوە ببینێ باوێتە ژوورێ بەیانیت باش بەڕێزبارڕۆ بەیانی باش پێدەچێت تەندروستیت باش بێت پێم بڵێ بزانم چیت دەوێت دەمەوێت بزانم باوکم چۆن مرد ئەو مەسەلەیە تکایە بەڕێزبارۆ دەمەوێت تەواوی مەسەلەکە بزانم حەز دەکەم هەموو شتێک بزانم بۆتی باز دەکەم بەڵام دڵنیا بە هیچ لەو باردەخە ناگۆڕێک کە تۆی تێدایە دڵنیا بە بەڕێزبارۆ ئەمە بەباشی دەزانم گوێ بگرە سالی خۆشەویستترین برادری خۆی فێلی لێ کرد و وای لێ کرد بەو سامانێکە هەیبوو کانە ئەڵماسێک بکڕێ بەڵام نەیزانانی زیانێکی گەورەی لێ دەکەوێ فێڵی لە باوکم کرد باڵێ تاوەکو ئەڵماس بدۆزنەوە بەڵام کانەکە زۆر بێکەلک بوو ئیدی بابەت تووشی تایەشی زۆرتون بوو هەر وەک ژێم لێ بوو پاش 3 ڕۆژ بە تایەکە مرد ئەمە بوو ڕووداوەکە باشە نازانی ئێستا ئەو برادری باوکم لەکوێیە نازانم لەکوێیە باشە ناوی چییە لەبیرم نەماوە کەسیشی ئاوا پێویست ناکە ناوەکەی بزانیت ئەمە تەواوی مەسەلەکەیە کە بۆتون باس کرد لەوانەیە ئەو برادری ئێستا لە هندوێ ئەگەر نامەشی بۆ بنێری لەوانەیە 50 ڕۆژ بخایانی تا دەگاتە دەستی سەرەڕای ئەوەش پارەیەشی زۆریش تێدەچێت کەواتە پارێزەرەکە بە هیچ شێوەیەک یارمەتی نەدای ئارام بە مادەم ئەو پارێزەری باوکت بوو ئەوە لەسەری پێویست بوو کە پێت بڵێ حاڵی باوکت چۆنە ئەیوانە سالی بەڵام ئەوتی ئەمە کاتێکی زۆری دەوێ بەڵام ئەو جێگری باوکت بوو پێویستە لەسەری ئەم کارە بکات خان مەکەم هەر گوێیشی مەدەرەخان مەکەم من خۆم یارمەتی دەدەم زۆر سپاس پیتەر بەڵام من نازانم چ بکەم نازانم دەتوانی زۆر شت بکەیت هەر خۆت نامەکان ڕەوانە بکە بەڵام هەموو ئەو نامانی کە بۆ باوکم نردبوو هەموو بۆ خۆم گەڕایەوە نامەیەک بنێرە بۆ دەستگای پۆلیسی کشمیر دڵنیا بکە وەڵامە دەدەنەوە
پیتەر تۆ زۆر زیرەکی لەمەوە پێشبیرم لەوە نەکردبەوە. بەڵێ بەڵام ئەبێ بە زووترین کات نامەکە بنووسی. باشە بەڵام چی بکەم پارەم پێ نییە. باشە خەم مەخۆ ئەم کارەش بۆ من بەجێ بهێڵە دەی ئێستا لەگەڵم وەرە. زۆر سپاس گەورم زۆر سپاس. داوای لێبوردنەکەم دوا کەوتم. قەڵەم و کاغەزم بۆ هێناویت فەرموو. زۆر سپاس پیتەر. ئێستا هاتوانم نامەکە بنووسم بەڵام ناتوانم بەبێ پول نامەکە بۆ کشمیر بنێرم. ئەم کارە بۆ من بەجێ بهێڵە بیر لە ڕێگایەکی تر دەکەمەوە بۆ ئەوی بینێرم. تەماشای ئەوێ بکە. ئەمە بەندەری لەندەنە ئەیوانێ پیتەر؟ بەڵێ کەشتیگەلێکی زۆر هەن لێرە دەڕۆن بۆ کشمیر. ئەگەر بە ختیاوەرمان بوو ئەوە کشتێک ئەدۆزینەوە کە بۆ ئەوێ بڕوات. بەڕاستی تۆ زیرەکی پیتەر؟ لەوانەیە. لێرەوە تکا دەکەم گەورم چ کەشتێک بۆ کشمیر دەڕوات؟ نازانم. دەی با بڕۆین دەی؟ نا کەشتیوانی ئەم کەشتیە بەرەو کشمیر دەڕوات گەورم؟ نەخێر بەرەو ئەمریکا دەڕوات. ئەم کەشتیە بەرەو کشمیر دەڕوات؟ نەخێر بەرەو نەرویش دەڕوات. پیتەر کەشتێکمان نەدۆزیەوە بەرەو کشمیر بڕوات. خان مەکەم دڵگران مەبە دڵنیام کەشتێک ئەدۆزینەوە بەرەو کشمیر بڕوات. بەڕاست؟ دەی با بڕۆین لەم کەشتیانە پرسین. بەڵێ تکا لێ دەکەم کەشتیوانی ئەم کەشتیە بەرەو کشمیر دەڕوات؟ نەخێر بۆ ئیسپانیۆیە. بەرەو کوێ دەڕوات ئەم کەشتیە؟ لە بۆ هۆڵەندا دەڕوات. پێدەچێت زۆر بە زەحمەت ئەم کەشتە بدۆزینەوە. خان مەکەم خان مەکەم دەی خۆت ئامادە بکە ئێستا بە دوای کەشتێکە ئەگەڕێن. بەڵێ پیتەر با بگەڕێن دێ. گەورم ئەم کەشتیە بەرەو بۆمبێ ئەڕوات؟ نەخێر بەرەو پاریس دەڕوا. ئەوی تەنیشتمان بەرەو بۆمبای دەڕوا. زۆر سپاس گەورم. کەواتە ئەم نامەیەتان بۆ بگەنمە پۆلیسەکانی بۆمبێ وانە؟ بەڵێ تکا لێ دەکەم بگێنە. تکات لێ یەکەم گەورم ئەو دەوێت بکۆڵێتەوە لە مردنی باوکی کە لە کشمیر مردووە نامەکە پەیوەندی بە ئەوە هەیە.
کەواتە هۆی نامە ناردنەکەت گرینگە زۆر. باشە ئەگەر ئەمە هۆی ناردنی نامەکەتە دەی بەم بەبێ دواکەوتن. بەڕاستی دەیوێ زۆر سوپاس. سەرکەوتین پێم نەوتی خانمەکەم هی پێم نەوتی خانمەکەم. کەشتەکە دەڕوات. خوات لەگەڵ خوات لەگەڵ. ئەم کارم بە تۆ سپات. خوات لەگەڵ خوات لەگەڵ. من زۆر دڵخۆشم خانمەکەم لەبەرەوەی تۆ زانیاری زیاتر دەربارەی مردنی باوکت وەرەگری. بەڵێ زۆر سپاس پیتەر. ئەگەر یارمەتی تۆ نەبووە من دەتوانی بەم شێوە بیر بکەمەوە. زۆر سپاس. خانمەکەم زۆر دڵخۆشم کە توانیم یارمەتیم دای. زۆر سپاس پیتەر. پێم بڵێ پیتەر. بەڵێ. کاتی خاتونەشن هەواڵی مردنی باوکمی دامێ من دەتوانی بڕا بکەم. حەزم دەکرد کە بڕا بکەم. بەڵێ خانمەکەم لە هەستت تێدەگەم. لەبەر ئەوە بیرم کردەوە ئەگەر زانیاریەکان دەربارەی مردنی باوکم هەڵە بێ لەبەر هەر هۆیەک بێ. بەڵێ. مەبەستم ئەوەیە ئەگەر زانیاریەکان هەڵە بێ چۆن باوکم دەمبینێتەوە ئەگەر پەیمانگام جێهێشت. لەبەر ئەوە هەر چەندە کار بەرەو خراپی بڕوات نابێت لە پەیمانگا بڕۆم. بەم جۆرە بڕام بەخۆم هێناوە. لەمە تێدەگەم. من زۆر بیرم لە تۆ کردێتەوە. مەبەستم لەو ناخۆشیانەی کە توی تێکەوتی لای خاتونێنشن. زۆر سپاس پیتەر. ئێستاش شتێکی تر هەیە دەبێت چاوەڕێی بکەم. لە مەبەستت تێناگەم. باشە دەبێت لە پەیمانگا بمێنمەوە تاکو نامەیەکم بۆ دێ لە بۆمبێی. وەڵامی نامەکەم دەداتەوە. هەواڵی باوکم پێ دەڵێ لەبەر ئەوە دەبێت بەرگەی هەموو ناخۆشەکان بگرم پیتەر. خانمەکەم. بڕووبیانم بۆ مەهێنەرەوە. تۆ زۆر درەنگە ڕایتەوە. شتکڕینەوە نە زەحمەت نییە تا ئەوەندە لە بازاڕ بمێنیتەوە. لەکوێ بووی؟ ببوورە. دەبینم ئەمڕۆ سالی پەتاتەکی باشی کڕیوە. شتی جاک و جوان دادی نادا. نانی ئێوارە ناخۆی ها ئەمە باشترین سزایە بۆ تۆ. دەی بڕۆ هۆڵی نان خواردن ئامادەکە. دەی خێراکە. دەستم سوودا وەی قاچم وەی شتە نێشێ. ئەو بۆ لە بەردەمم ڕاوەستایی. بڕۆ لێرە بمێنە. بەسەر چاو. ئەی قاچم. باشە خانمەکەم هیوادارم شتی دەربارەی باوکت بزانی. زۆر سپاس ویکی. شەو شاد خانمەکەم. شەو شاد ویکی.